بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. دەیارنەوەکە ئیدریس پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت کاری خەیاتی و بەرگدووری دەکرد، بەڵام لەگەڵ هەر درومانێک کە لێی دەدا سبحان الله و ئەستەغفر اللهێکی دەکرد. بۆیە خوای پەروەردگار وەحی بۆ لای ئیدریس پێغەمبەر دەکات سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت، پێی دەڵێت پلە و پایەت بەسەر هەموو خەڵکیدا بەرز دەکەمەوە. ئیدریس پێغەمبەر پرسیار دەکات دەفەرمێ ئەی خوای پەروەردگار بەهۆی چیەوە پلە و پایان بەرز دەکەیەوە لە هەموو خەڵکی زیاتر؟ دەفەرمێت چونکە کاتێک کە تەماشای دەفتەری کردەوەکانی تۆمان کرد لەئی هەموو خەڵکی زیاتر سبحان الله و ئەستەغفر الله تێدا بوو. کاتێک کە کارەکەی خۆی دەکرد خەیاتی دەکرد لەگەڵ هەر درومانێکدا سبحان الله و ئەستەغفر اللهێکی دەکرد. بۆیە خوای پەروەردگار سروشتی بۆ لا کرد کە بەسەر هەموو خەڵکدا بەرزی دەکاتەوە و پلە و پای بەرز دەکاتەوە. ئەبی زەڕی غیفاری ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئاگادارتان کەمەوە پێتان بڵێم بە قسەیەک کەلامێک کە لە لای خوای پەروەردگار لە هەموو کەلامێک لە هەموو قسەیەک خۆشەویستترە. دەفەرمێ گوتم بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم. فەرمووی سبحان الله وبحمده خۆشەویستترین کەلام و زیکرە لە لای خوای پەروەردگار. لە فەرمایشتێکی دیکەدا کە شێخ ئەلبانی بە سەحیحی داناوە دەفەرمێت نوح پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت لە کاتی سەرەمەرگدا وەسێت بۆ کوڕەکانی دەکات، دەفەرمێ ئامۆژگاریتان دەکەم بە دوو شت وەسێت بێ لەلایەن منەوە بۆ ئێوە. دەفەرمێ یەکەمیان ئامۆژگاریتان دەکەم بەوەی کە زیکری لا ئیلاهە ئیلا الله زۆر بڵێن، دووهەمیان سبحان الله وبحمده زۆر بڵێن، ئامۆژگاریتان دەکەم و وەسێتتان دەکەم بەو دوو زیکرە. دەفەرمێ سبحان الله وبحمده بۆچی لەبەر دوو شت هۆکارەکەمان بۆ ڕوون دەکاتەوە. یەکەمیان دەڵێ ئەو زیکرە هۆکاری گەیاندنە بە خوای پەروەردگار و گەیشتنە بە خوای گەورە، واتە هۆکاری نزیک بوونەوەی لە خوای پەروەردگار. دووهەمیان دەفەرمێ لەبەرەوەی ئەو زیکرە کە سوژگی زیکری سبحان الله وبحمدهە دەفەرمێ هۆکاری زیادبوونی ڕزق و ڕۆزیە خوای گەورە دەکاتە مای بەرەکەت بۆ هەر خاوەنکارێک. لێرەوە ڕوو دەکەمە هەموو خەیاتێک هەموو خاوەنکارێک کە لەگەڵ ئیشەکەیاندا زیکر و سبحان الله خوای پەروەردگار لەبێر نەکەن، چونکە یەکەم ئەو زیکرە ئینسان لە لای خوای پەروەردگار بەرز دەکاتەوە. دووهەمیان ئینسان دەکاتە خۆشەویستی خوای پەروەردگار. ئەنجا ئینسان لە خوای پەروەردگار بێ ئاگا نابێت، هەر کاتێکیش ئینسان لە خوای گەورە بێ ئاگا نەبوو پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێز بوو کارەکەی زۆر بە جوانی و ڕێک و پێکی دەکات. السلام عليكم ورحمة الله وبركاته.